بەڵێ کاکتۆر کێشەی سەرەکی ئێمە تەداخلی ماڵە خەزورانمە. بۆ نمونە من ڕێگە بە مناڵەکانم نادەم تاشە و درەنگ نەخەون، بەڵام پیاوەکەم و خەسووم ئەڵە لیان گەڕێ با بە کەیفی خۆیان بخەون. یعنی تۆ ئێستا یەکێک لە کێشەکانتان لەسەر خەوتنی مناڵەکانە. بەڵێ. تۆ توێ سەعات چەند بخەوێت؟ وڵی تێ سەعات 9 بخەوێت 10 بخەوێت تۆزێ باشە بەستان ناکە تا 1 و 2 شەو گوێی نایەن ینی پێوە ناکەن. بەڵێ. کاک شێرکۆ کاک دکتۆرجان ئەم لەگەڵ مناڵەکانە زۆر تونگە بەڕاستی، یعنی ئەوێ مناڵەکان وەکو ڕۆبۆت بوون، یعنی ئەوێ وەکو سەعات بن پیانەڵێ لێوا دانیشتن بێ دانیشتن هەڵمەسن ئەمە مەکەن ئەوە مەکەن دەست نەبن بۆ سەلاج، یعنی لە خۆی تووڕابێ جاری وایە ئەمیش ئەمە نەتووڕابێ لیان ئیتر کە عەسەبیە بێ هاوارەکە بە سەریانە ئەویش بە قسەی ناکەن بە قسەی دایکیان ناکەن، ئیتر ئەم تووڕابێ عەسەبیە بێ ئیتر ئەوانیش بڵم چی هاوار ئەدێنەوە ئەمیش ئیتر لە ئاخر جاکە عەسەبیە بێ لیانەیە. بەڵێ وەڵاوانیە من کاتێک تۆڕۆ عەسەبیە بم کە ئەمان عەکسی من بجوڵێنەوانێ. کاک دکتۆر بە من ئەڵێ توندە ئەگەر ڕێنمایی و ئامۆژگاری مناڵەکان بکەم ئەمە توندیە؟ نا بەنیسبەت توندی شتێکە و ڕێنمایی شتێکی ترە، بەڵام ئێستا لەوانەیە من لەگەڵ جەنابتا هاوڕابم کە پێویستە مناڵ کاتێکی دیاریکرا بخەوێ، ینی بگە زۆر بگاتە 10 شەو معقول نیە 11 شەو مناڵ بخەوێ بەیانی باخچەی ساوایانی قوتابخانەی خوێندنگایە، بەڵام مەسەڵەن دەست بۆ سەرنجا بە هەر شتێکەکە ئەبێ وەکو ڕۆبۆت بنێنی ئەمە بێت کەسێتی مناڵەکە نەمێنێت، ینی ناکرێت بەم شێوەیە شت جیایە تۆ فێریکەی لە کاتێکی دیاریکراوە من پێڵەن ڕۆتینی ڕۆژانە ئەبێ هەموو مناڵێک کاک شێرکۆ ڕۆتینی ڕۆژانە فێر بێت. ڕۆتینی ڕۆژانە چی؟ ینی کاتێکی دیاریکراو هەبێ بە خەوتن، کاتێکی دیاریکراو هەبێ بۆ ناخواردن، کاتێکی دیاریکراو هەبێ بۆ سعیکردن و کۆششکردن، کاتێکی دیاریکراو هەبێ بۆ نمونە خۆشتن بۆ یاریکردن چوونە دەرەوە تا دوایی. بەڵام ئەوەی ئەو باسیەکە ینی تۆ هەموو شتێکەتەوێ مناڵەکان ببەستیتەوە ئەمە باش نییە، کەسێتی مناڵەکانە شکێنێ ئەگەر وا ئەڵێ کاک شێرکۆ نازانم شێوازی پەرۆدەکەی تۆ چۆنە. بەڵێ بۆ نمونە ئەگەر ئەو مناڵانە ئەو ماڵە تێک بدەن و کاولی بکەن ئەم هیچیان پێ ناڵێ. هیچیان پێ ناڵێ هەتانیەوە شەو خەریکی ئایپاد و یاریکردن و مۆبایل بن ئەم هیچ ئامۆژگاریەکیان ناکە لێ لیان گەڕێ با خۆیان چی بە باشە زانن ئەوە بکەن کە گەورە بوون چاکە بن. دکتۆریان با من شتێ پێ بڵێ من خۆم حالی بە مناڵی لە زۆر شت مەحروم بووم بێبەش بووم بەڕاستی، من هیچ نامێ مناڵەکانم وەکو خۆم بێبەش بن، یعنی گوناحن مناڵ تاوانی چی وەڵای حەزەکەم ئەوەی لە تواناما هەبی و لەخوا بەزیابێ وەزەیشم باشە، یعنی حەزەکەم داوای چی بکەن بۆیان بکەم، حەز ناکەم دڵیان بشکێنم یان هەست بە کەم تەرخەمیە بە نەقسێ بکەن ئەوەیە مۆزوعەکە. زیادە ڕۆیی شەر باش نییە قوربانجان، ینی هەموو شتێکیان بۆ جێبەجێکی دووە نوع یاری و کەلوپەل لە بەردەمیان نابێ ئەمە شتێکی باش نییە. ئەوە لە بەرجەوەندی مناڵەکانم باوکەنجان ڕێژی خان، ینی ئەڵێ من بۆیەوە یەکەم دیانە لە سەردەوی مناڵی خۆیەوەکو خۆی باسیەکە مەحروم بۆ بێ بەس بووە ئەوێ قەرەبووی مناڵی خۆشی بە مناڵەکانی بکاتەوە. بەڵە کاکتۆریان دەیان یاری شتی تریشان هەیە ئەمان هەر یاری پێ ناکەن و بەکاری نایەنن، چەندێک پێی ئەڵێم شتیان زۆرە پێویست ناکە شتیان بۆ بکڕی، بەڵام ئەمان هەر بە قسەم ناکەن ئەم لەلایەک شتیان بۆ کڕێ و خەسوو خەزورم لەلایەکی تر شتیان بۆ کڕن، ینی کە وای لێ هاتووە ئاستەکە مناڵەکانم لەدەست ئەدەم ڕقیان لە من بێ ئەوانیان خۆش بێ. جازانی باوکەجان خۆی فعلەن دوو تەربیەتیەوەی یەکێکە لە کێشەکان، یعنی ئێستا لەم لایەنەوە تۆ لەسەر حەقی لەبەرەوەی مناڵ نابێ هەموو جۆرە یاریشی بۆ بکڕێ یاخود چۆن نازدار بە خێوەکەی لە کەلوپەلیشە نقمیکەی لە یاریە چکە هەر تا زۆر بێشتەکە قیمەتی نامێنێ کاک شێرکۆ لای، یعنی وەڵێ ئێستا زۆر یاریان هەیە زۆر شتیان یاری پێ ناکەن ئەوەنگە زۆر بووە. ڕاستەکەی بەس ئەم کێشەیەکی ئەڵێ تۆ مناڵەکان ڕقیان لە منە ئەڵێ ڕخیانەوە ئەزای بۆ ڕخەکەم خەتای خۆیەتی بۆ هەتا ئەم لیان تووڕێبی و ئاوا یعنی هاوار بکە بە سەریانە ئەی بێگومان ئەرەوەڵا ڕقیان لەوە بێبووە منیان خۆشەوێ من ئەی بوون باشە بۆ نایگەڕین تۆ بۆ ئەوەی تۆ دەمیان چەورەکەی بەرتیلیانەیەتیە ئەنواع شتێ بۆ هێناون مناڵ لەوێ عەقڵیان پێی ناشکێ کە ئەمە باشە یا خراپە بۆ ئەوە سەبەب نەبێت کە تۆیان خۆشەوە و ڕقیان لەوە خۆڕاستە ئەو لە زۆر لایەن و لەسەر حەقە بەس مناڵ حەق و شتانە نازانێ مناڵ حەزو ئارەزوەکانی خۆی ئەزانێ خۆ هەموو شتێکیش نابێ بە پێی حەزو ئارەزوی مناڵ بێ زۆر شتێ مناڵ حەزی لێتی کاک شێرکۆ بەڵام خراپە بۆی ئێستا ئەگەر تۆ داوای شیرنەمەنی بکەن شیرنەمەی دنیایان بۆ بێنە زۆربەیانی خۆن هەم قەڵەوە بن هەمدان لە دەمیانە نامێنێ هەم کە بێت تین کێشەیان تووشە بێت